سەردانی بەڕێز کۆمەڵی ئیسلامیمان کرد سپاس بۆ پێشوازدەگەرمەی کە لە ئێمەیان کرد یاداشتێکی پێنجخاڵیمان ئامادە کردو بۆ بەڕێزیان و یاداشتەکەی ئێمە هەروەکو یاداشتەکانی تری حیزبەکان هەندێک جیاوازی تیا لەگەڵ یاداشتەکانی کە بەڵام ئەوەی کە لای ئێمە زۆر گرنگ بێت چەند خاڵێک لەم یاداشتە ئەوش ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2023 بڕیارێک دەرچووە بۆ کە بڕیاری ژمارە 3 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئێمە داوامان کردووە لێرە لە ڕێگەندا پەرلەمانەکانیانەوە فشار بکرێت سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو هاو پەرلەمانەکان ڕشخۆزەکان بۆی ئەو بڕیارە بکرێتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێ بکرێت بۆ دەرکردنی هێزەکانی بێگانە بە تایبەتی تورکیا. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمڕۆ پێشوازیمان کرد لە شاندێکی بەڕێزی بەرەی ئاشتی بەرەی نیشتیمانی دژی داگیرکاری لە ڕاستیە لە کۆبوونەوەکەدا ئێمە گوێمان بۆ بەڕێزانە گر کە کۆمەڵی یاداشتیان حازر کردو سەبارەت بەو لەشکرکێشیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوو ئەدەن بە تایبەتی لەلایەن وڵاتی تورکیاوە. لە کۆبوونەوەکەدا کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵوێستی خۆی دووبارە کردەوە کە لە هەموو پرسەنەتەوەیەکانە دەست پێشخەری گەورەی هەبووە و بەڕاستی لەگەڵ ئەوە بووە کە لە دوو حاڵەتەوە ئەو جموجوڵانە بەریان پێ بگیرێ و بووە سێندێن یەکێک لە ڕووی نەتەوەییەوە دووەمیان لە ڕووی پێشێلکردنی سیادی هەر وڵاتێکەوە و بەڕاستی داواشی کرد کە فشاری زیاتر بکرێت سەر لایەن دەسەڵاتدارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لە ڕووی کەناڵە سیاسی و نێودەوڵەتی و ئیقلیمیەکانەوە کار بکرێ بۆ ئەوەی فشارێکی گەورە دروست بکرێت لەسەر ئەوەی سیادەی ئەم وڵاتە پارێزگاری لێ بکرێت